بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست و قەدرگران، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە ئینشاءالله. خۆشحاڵم کە لە بەرنامەتان، بەرنامەی ڕامان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕس کاتن. خۆشەویستانی خۆم، لە حەڵقەی ئەمڕۆی بەرنامەی ڕامان لە خزمەتتاندا باسی خاڵێکی دیکە دەکەم کە لە قورئان خوای پەروەردگار تەبارەک و تەعالا گرنگی پێداوە بۆ ئەوەی کە ئێمەی ئیماندار و ئێمەی موسڵمان خۆمانی لێ بپارێزین. ئەویش لە ژێر ناو نیشانی ئەوەی خوای گەورە تەبارەک و تەعالا ڕقی لە چ کەسێکە، بەو واتای کە ئەو خەسڵەت و سیفەتانە چین کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕقی لێیەتی و هەر کەسێک هەڵگری ئەو خەسڵەت و سیفەتانە بێ خوای گەورە ڕقی لێیەتی و خۆشی ناوێت. طبعاً خۆشەویستانی خۆم، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەکو خودی ئینسانەکان لە هەر سنف و لە هەر نەتەوەیەک بن و لە هەر چین و توێژێک بن، خوای گەورە خودی ئینسانەکە کێشەی لەگەڵ هیچ عەبد و بەندەیەکدا نییە، چونکە خوای هەموو لایەکە، خوا پەروەردگاری هەموو لایەکەوە، خوا خەڵقی کردووین بە جوان، بە نەشیرن، بە باڵابەرز، بە باڵاکورد، بە نێر، بە مێ، بە هەموو لوغەکانی دیکەش، هەمووی مەخلوقی خوای. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی صاحیحدا دەفەرمێ: ئین الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم. خوای گەورە تەماشەی لاشە و لارتان ناکات، تەماشەی شکل و شێوەتان ناکاتن. ئەدی تەماشەی کوێ دەکات؟ تەماشەی دڵەکانتان دەکات، تەماشەی کردەوەکانتان دەکات. ئەیکم ئەحسەن عەمەلە، چێ کردەوەی باش دەکات؟ لەبەرەوە ئەو کردەوانن کە ئینسان ناشیرن دەکەن، ئەو سیفەتانن کە ئینسان قێزەوەن دەکەن. لەبەرەوەش بەڕاستی ئەو سیفەتانەی کە خوا ڕقی لێبوون، ئەگەر لە کوڕی پێغەمبەرێکیشدا بوو بن، بۆ نمونە لە کوڕەکەی نوحدا یەکێک لەو سیفەتانە کە تێیدا مەوجودە، خوا گەورە ڕقی لێ بۆ هیدایەتی نەداوە، بە کافری مردووە. و خێزانی لوط ئەو سیفەتانەی کە خوا تەبارەک و تەعالا ڕقی لێ بووە، بەشێکی لەو سیفەتانە لە خێزانی لوطدا هەبوو کە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام، بە کافری دەمرێت و لە بەین دەچێت لەگەڵ ئەوانەی کە لە بەین چوون و خوای گەورە لە بەینی بردن. مامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، تەماشەکە هەتا ڕۆژی قیامەت قورئان بەرز دەکرێت: تەبەت یەدا ئەبی لەهەب. ئەو سیفەتانەی تێدا مەوجود بوون کە خوا ڕقی لەو سیفەتانەیە دەخۆی داهێنا و نەدی خوا ڕقی لێی بوو، با مامی پێغەمبەریش بێ عەلەیهی سەڵات وسەلام. یعنی مامایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فریای نەکەوتووە. ئەوجا خۆشەویستانی خۆم، ئاگامان لەوەی بێ شێخزادەیی فریامان ناکەوێ، سەیدایەتی فریامان ناکەوێ، مەلازادایەتی فریامان ناکەوێ، شەهادە و پلە و پایە فریامان ناکەوێ. یەک شت فریامان دەکەوێ: چێ زیاتر بۆ خوا سوڵحاوە، چێ بەینی خۆ و خوای پەروەردگاری چاک کردووە و خۆی پاراستووە لەو خەسڵەتە ناشیرنانەی کە خوا ڕقی لێیەتی. با بینە سەر ئەو ئاەتانە یەک هەڵوەستە بکەین، بزانین ئەو سیفەت و خەسڵەتانە چین کە خوای پەروەردگار واستە بە بوونی ئەو سیفەت و خەسڵەتانە ڕقی لەو ئینسانەش دەبێتەوە، هەتا تۆبەی نەکات و وازی لێ نەینیتن. لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 190 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ:
وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم لپێناو خوای پەروەردگاردا بجەنگن لەگەڵ ئەوانەی کە دەگەڵتاندا دەجەنگن لەگەڵ ئەوانەی کە شەڕان جێزن لەگەڵ ئەوانەی کە شەڕتان پێدەفرۆشن ولا تعتدوا زێدەڕۆیی مەکەن بۆ إن الله لا يحب المعتدين خوای گەورە تەبارەک وتعالە کەسانێکی خۆشناوێن کە زێدەڕۆیی دەکەن یعنی لێرە دەرسێکی زۆر گەورە و عەزیمە قەزیەکە جیهادە بەرخودان و دیفاعکردنە لە دینی خوا بەڵام ئەتۆی مجاهید کە پلە و پایەکی بەرزە لە پێناو خوای پەروەردگاردا دەجەنجی ئەگەر ئەو خەسڵەتەی کە خوای پەروەردگار نەهی لێ کردووە لە کاتی جەنگ و جیهادتدا ئەو ضەوابطە شەرعیەی کە خوای گەورە دایناوە پێیوە پابەند نەبی دەچێت چوارچێوەی ئەوانەی کە سنوور دەبەزێنن کە زوڵم و ستەم دەکەن کە تەعەدا دەکەن خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دەفەرمێت إن الله لا يحب المعتدين لە زیاتیەوەی کە پاداشت وەرگریەوە خوای گەورە ڕقیشی لێتە خۆشیشی ناوی ئەتۆ بە کوردەواری خۆمان دەڵێت و بۆ ڕیشی چوویس مێڵەکەشی لە دەخەیە سەر و دەخەیەبان کە شتێکی زۆر قورسە لەبەرەوە خۆشەویستانی خۆم کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام سریەیەکی ڕەوانە دەکرد ئەو جا بە دواوی خولەفای ڕاشیدین ڕەحمەتی خۆیان لێبێ تەوجیهیان دەدا ئەو جێشەی منداڵ مەکوژن پیرە پیاو مەکوژن ژن مەکوژن شوێنی پەرستگاکان مەڕووخێنن ئەوانەی کە ڕاهیب و پیاوانی دینی نەسرانی و مەسیحین بۆ خۆیان خەریکی عیبادەتن بەو عیبادەتە مزەوەرەی خۆشیان شوێنی عیبادەتەکانیان لێمە ڕووخێن و مەیان کوژن ئەوانە بەڵکو ئەوەی کە شەڕتان لەگەڵ دەکا ئەوەی کە لە مەیدانێ ئێوە لەگەڵ ئەو بجەنگن وەداری بەبەر مەبڕن یعنی ئەو تەوجیهاتە نەبەویە عەلەیهی السەڵات وەسەلام ئەوە گرنگ بووە مسلمانان پێوە پابند و خوای گەورە نەسڕەتی داون بەڵام کەسێک کە لە پێناو خوای گەورە بجەنجێ زێدەڕۆیی بکە بچێتە چوارچێوەی زوڵم و ستەم و تەحەدا بکاتن معتەدی بێ لە محەبەتی خوای پەروەردگار تەبارەک وتەعالا دوور دەکەوێتەوە و دەکەوێتە بەر خەشم و قین و ڕقی خوای پەروەردگار إن الله لا يحب المعتدين ئەو جاوەرن تەماشەکەن خوای پەروەردگار هەر لە سوورەتی ئەلبەقەرە لە ئایەتی 205 باسی سنفێک کۆمەڵە خەڵکێک دەکات دەبینی کابرا خۆی بە پیاوی چاک پیشان دەدات لە مەجلیس لەکن خەڵکی بەڵام کاتێک کە پشت دەکات و خەڵکی لێ دیار نابێ و بەسەر زەویدا دەڕوا و خەڵکانێک نایناسێ دەفەرمێ وەئیدا تەوەلا ئەگەر پشتی هەڵکرد و ڕۆیی سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل یعنی هەرچی خراپە و خراپەکاری لەسەر ئەو زەویەیدا بڵاوی دەکاتەوە لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە و لە ڕووی تێکدانەوە چونکە ئێستا وا هەیە هەر لە بۆ حەز و ئارەزووی خۆی کە بەلای مەڕی کەسێکدا تێپەڕێتن پێی خۆشە هەندێک ژەهر بەو شتەیدا بکات بۆی مەڕەکانی بکوژێتن هەر حەزی لە تێکدانە داسێکی دەدەسیدا بێتن ئەو دارانەی کە لە بەردارن پێدا دێتن مەسەلەن پێی خۆشە ببڕێت و زەرر بە کابرای بگەینیتن کابرایەک ئاوی بەسەر دەغڵ و دانەکەی خۆی وەناو حەزی لێ دەکا ئاوەکەی لێ دەبڕیتەوە بەس مهم وە شتێک تێک بدات و لە بۆ حەز و ئارەزوی خۆی سیلاحویە بێتن حەیوانات و شتوالەی کە شیر دەرە و ماڵیە دەیان کوژێتن دەفەرمێ والله لا يحب الفساد خوای گەورە کەسانێکی خۆش ناوێن کە خراپە و خراپەکاری بڵاو دەکەنەوە فەسادی خۆش ناوێ کەواتە کە دەڵێن والله لا يحب الفساد ئەو کەسەی کە هەڵگری فەسادە خوای گەورە ڕقی لێتی خۆشی ناوێتن کەواتە دەبێت بزانین ئێمەی موسڵمان هەر شتێک کە دەچێتە چارچێوەی فەساد خۆی لێ دوور بگرینەوە ئەمڕۆ ئەوانەی کە لەو کەناڵانە ئیش دەکەن جا کەناڵی ناوخۆ بن یان کەناڵی عالەمی بن وەکو بڵێ ئەوەی کە سەتەلایت بێ یانەوە تا کەناڵی ناوخۆ بێتن ئەوەی کە ئەو شتانەی کە ئابڕوبەرن ئەو شتانەی کە دەبنەمای تێکدانی
ئەمن و ئەمانی کۆمەڵایەتی، ئەو شتانەی کە دەبێتە مای تێکدانی ئەخلاق و ڕەوشت، ئەو شتانەی کە پێچەوانەی شەریعەتی خوای پەروەردگارن، ئەوەی کە لەو کەناڵانە ئیش دەکا دەتێتە چوارچێوەی فەساد. خوا ڕقی لێتی، خوا خۆشی ناوێتن. کە دەڵێ مامۆستا من لەگەڵی دانیم کەناڵەکە بەجێ بێڵە، ڕزق عایدی خوایە تەبار، خوای گەورە ڕازیقە. ئەو جا خاڵێکی دیکە خۆشەویستانی خۆم، هەر لە سوورەتی ئەلبەقەرە لە ئایەتی 276 خوای پەروەردگار کە باسی ڕیبا دەکا، ڕیبا خوای پەروەردگار حەرامی کردووە. ئەمڕۆ ئامۆژگاریم بۆ ئەو موسڵمانانەی کە دەچنە بازاڕ، پێشەوەی کە برای شیرینم دەست بە معاملە بکەی، دەست بە گۆڕینەوەی دراو بکەی، دەست بە گۆڕینەوەی قەرز و ئەوانە بکەی، یعنی معاملەی قەرز و ئەوانە بکەی، بڕۆ لەکن مامۆستایەکی شەرعزان بابی معاملات بخوێنە، بزانە چه حەڵاڵە، چه معاملەیەک حەڵاڵە، چه معاملەیەک حەرامە، بزانە چ شتێک ڕیبایە، چ شتێک ڕیبا نییە. لەبەرەوەی خوای پەروەردگار دەفەرمێ یەمحەق الله الڕیبا، مەحق یعنی بێبەرەکەتکردن، لە بەین بردن بە هیلاک چوون. کە دەفەرمێ یەمحەق الله الڕیبا خۆ یعنی ئەسڵی سەرمایەکەشت خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ڕۆژێک دادێ کە موفلیست دەکات. یعنی تەماشەکەن ئەوانەی کە وەکۆی دەڵێ فڵان کەس تەقیەوە، یعنی بەرباد بوو، هیچی نەما، تەماشەکە معاملەی ڕەبەوی کردووە. ڕۆژێک دادێ سفر دەبێتەوە، کاتەی شوێنیشی نابێتەوە بەخۆشی سفر دەبێتەوە، سومعی دێتە خوارێ و ڕادەکاتن. وەیوڕبی سەدەقات، وەخوای پەروەردگار تەبارەک و تەعالا خێر و خێراتیش چ لێ دەکاتن؟ چەند قاتی دەکاتەوە، چەند قاتی دەکاتەوە، بۆت گەشە و نمای تێ دەکەوێتن، گەشە و نما خێر و خێرات دەکەوێت. والله لا يحب كل كفار أثيم. يعني تماشەکە لێران لەسەر مەسەلەی ڕیبا خوای پەروەردگار لە ئاخیرەکەی چی بۆ بەکار دەڵێ والله لا يحب كل كفار أثيم. خوای گەورە کەسێکی خۆش ناوێت کە حەریص بێ لەسەر کوفرەکەی خۆی و بەردەوام بێ لەسەر کوفرەکەی خۆی و گوناه و تاوان و ئەو شتانەی کە شەرع نەهی لێ کردوون ئەو لێی سڵ نەکاتەوە بەردەوام بێ لەسەریان. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 57 دەفەرمێ وأما الذين آمنوا وعملوا الصالحات فيوفيهم أجورهم. ئەوانەی کە ئیماندارن و کردەوەی چاک دەکەن خوای گەورە پاداشتیان دەداتەوە. والله لا يحب الظالمين. خوای گەورە تەبارەک و تەعالا ستەمکاری خۆش ناوێن. ئەو ستەمە لە حەیوانێک بیکەی هەر ستەمە بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی کە ئەو ئافرەتەی کە دەڵێن ئافرەتێکی داوێن پیس بووە، ئافرەتێکی داوێن پیس بووە، ئاوی داوەتە سەجێک، ئەو سەگە تینی بووە، خوای گەورە سوپاسی کردو و لێشی خۆش بۆ بردوێتێ بەهەشت بەدانی ئاو بۆ سەگێکی تین و بە هەمان شێوە ئافرەتێکی لەسەر پشیلەیەک خوای پەروەردگار بردۆتە دۆزەخ، لە ماڵەوە لە غورفەیەک سجنی کردووە، نە ئاوی داتێ، نە نانی داوەتێ، نە بەرەڵای کردو بۆ خۆی شت بخواتن لە ڕزق و ڕۆزی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. خوای گەورە واستە بەو پشیلەیە کە سجنی کردووە بردوێتێ دۆزەخ. کەواتە خۆشەویستانی خۆم، کردەوەی چاک و عەمەلی ساڵح هەموو شتێک دەگرێتەوە، هەموو شتێک دەگرێتەوە. ئینسان کە عەمەل و کردەوەی چاکی هەبوو دەروی ڕەحمەتی خوای پەروەردگاری بۆ دێتێ. بەڵام والله لا يحب الظالمين. خوای گەورە ستەمکاری خۆش ناوێن. ئەو ستەمە چ لە ئینسانێک بکەی چ لە حەیوانێک بکەی، چ لە ئینسانێک بکەی چ لە حەیوانێک، چ لە دارێکی بەبەری بکەی، چ لە گۆڕینی ڕێڕەوی ئاوێکی بکەی، لە هەر شتێکە تۆ زوڵم و ستەم بکەی ئەوە خوای گەورە قبولی ناکات و ڕقی لە زوڵم و ستەمە و ڕقی لەو کەسانێک کە زوڵم و ستەم دەکەن وەنیە. بەڵام گەورەترین زوڵم و ستەم ئەوەیە کە لە خەڵکی بکرێت. ئەو زاڵم و ستەمکارانەی ئەمڕۆژ لەوانەیە ئەوە بپرسین بڵێن مامۆستایی بۆ تەمەنی ئەو زاڵم و ستەمکارانە هەندە زۆرە، بەڕاستی بۆ خۆمان هۆکارین بۆ درێژبوونەوەی تەمەنی ئەو زاڵم و ستەمکارانە. ئەتۆ وەرن تەماشای خۆتان کەن، تەماشای خۆتان کەن لە موناسەبەیەکی، لە نەورۆز، لە جەژنەکان، لەو مناسەبانەی کە مەسەلەن تەماشا دەکەی ئەو تێکەڵاویە دروست دەبێت، تەماشای ئەو هەموو بێشەرعیانە بکە کە ئەو خەڵکە ئەنجامی دەداتن،
ئەو هەموو بێشەرعی و دەرچوون لە ئەمر و فەرمانی خوا شایستەی ئەوەیە زاڵم و ستەمکارانێکی ئاوات بەسەردا موسەلەت کە بۆی کە بگەڕێەوە لعلهم يرجعون بۆی کە بگەڕێنەوە بۆ دینی خوا. بەڵام ئەوشتا لە بەرچاو بێ ئەوانەی کە ئەمڕۆ زوڵم و ستەمتان لێ دەکەن سبەینێک کە ئینتیخابات بێ هەر لە بۆوان هەڵدەپەڕنەوە، هەر دەنگ بەوان دەدەنەوە، مەڵێن وەڵا هەمووی تەزویرە، دامناکا کە نیوەی کورسەکانیان تەزویرە، ئەدی نیوەی دیکە 50 قسوور کورسی دێنی کاکە 40 قسوور کورسی بارەکە 20 کورسی تەزویرە، ئەدی 20ەکەی دی. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتعالە لە سوورەتی النیساء لە ئایەتی 107 دەفەرمێ ولا تجادل عن الذين يختانون أنفسهم إن الله لا يحب من كان خوانا أثيما. يعني مناقشە و مجادلە لە زیاتی کەسانێک کە خیانەتکارن و ناخی خۆیانت بۆ بەیان ناکەن، پێچەوانەی ناخی خۆ پیشان دەدەن، خراپەکارن خۆ بە موسڵمان پیشان دەدەن، مەبنە محامی ئەوانە، مەبنە بەرگریکاری ئەوانە. بۆ ئین الله لا يحب من كان خوانا ئەثیما. خوای پەروەردگار ڕقی لە کەسانێکی خائینە، کەسانێکی تاوانبارە، کەواتە ئەگەر بتوێ خوا ڕقی لێ نەبی خائین مەبە، تاوانبار مەبە. ئەو جا لە سوورەتی الأعراف لە ئایەتی 31 خوای پەروەردگار تەبارەک وتعالە دەفەرمێ یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عند كل مسجد. یەک شت پێم خۆشە لێرانە بیڵێم، خوشکانی بەڕێزم ناگرنەوە لێرانە، بەڵام کە ئێستانە کە دەچن بۆ مزگەوتەکان ئەوانیش دەگرێتەوە کە دەچێ مزگەوت و ماڵەکانی خوا بە پۆشتەی بڕۆ، بەڕێک و پێچی بڕۆ، بۆن لە خۆت مەدا، خۆت مەڕازێنەوە وەکو بڵێ دەچێ ناو ئەسواق و ناو بازاڕ و ئەوانە. ئەو جا بۆ پیاوانیش کاتێک کە دەچنە مزگەوت خۆ بڕازێنەوە بە جوانترین جلوبەرگتان، بۆنێکی خۆش لە خۆتاندن، بە تەراکسود مەچۆ مزگەوت. ئیوا دەبینم بە تەراکسود دێتە ماڵەکانی خوا، پێچەوانەی ئەو ئایەتەیە. خوای گەورە دەفەرمێ یا بەنی ئادەم خذوا زینەتەکم عند كل مسجد وكلوا واشربوا ولا تسرفوا إن الله لا يحب المسرفين. تەماشەکە جاری وایە واستە بەو ماڵە حەڵاڵەی کە خوا پێیداوی دەبیە مایەوەی کە خوا ڕقی لێت بێت. حرامێکت نەکردووە لە خودی خۆتدا بڵێ وەڵاو حرامە، زینات نەکردووە، مەشروبت نەخواردوەوە، دزیت نەکردووە، بەڵام ئەو ماڵە حەڵاڵەی کە خوا پێیداوی لە چوارچێوەی شەرعدا سەرفی ناکەی، دەچێتە بابی ئیسراف دەکەی لەو ماڵەی، بەس بۆی بڵێن وەڵا فڵان کەس ئەهلی سەخاوەتە، خواردنێکەوە دەکەسن لە ماڵەوە، با 50 کەسی لێمەنە ئیدی کۆبەر وڵاخانکەی، ئیسرافە. لە جلوبەرگ دەڵێ، لە هەموو شتێکی دەڵێ. زانایان دەفەرمون بەس لە بۆن خۆشیدا، لە گوڵاو بەکارهێناندا لەوەی ئیسراف نییە. یعنی بەو ماڵە حەڵاڵەی خۆت جاری وایە خۆت تووشی چ دەکەی؟ ئەوەی دەکەی کە خوای گەورە تەبارەک وتعالە خۆشی نەوەی إنه لا يحب المسرفين. خوای پەروەردگار خەڵکی مسرفی خۆش ناوێتن. ئەو جا خۆشەویستانی خۆم، خوای پەروەردگار تەبارەک وتعالە لە ئاخر ئایەت لە سوورەتی لوقمان ئایەتی 18 لەو بابەی کە دەفەرمێ ولا تصعر خدك للناس. لەناو کۆمەڵگە و مجتەمەعدا ئینسان دەبێ بەڕاستی بە تەواضوعی بژیتن، نابێ ڕووی خۆی دەولای کات و لوتی خۆی بەرز کاتەوە کە ئەنەما ئەو لە کەوکەبێکی دیکە هاتۆتە خوارەوە، نابێ خەڵکی پێکەم بێ، نابێ خەڵکی وەکو بڵێ بە حەرەکات و سەکەناتی خۆی خەڵکی ئەزیەت داتن. ولا تمشي في الأرض مرحا، بەلوت بەرزی بەسەر عەرزیدا مەڕۆ. إن الله لا يحب كل مختال فخور. خوای گەورە کەسانێکی خۆش ناوێت کە بەلارە و لەنج و بە فیز و بە تەکەبوڕ دەڕۆن و وەکو بڵێ بە خۆی تەکەبوڕ و فیزێکیان پێوە دیارە. سیارەکەت لە سیارەی خەڵکی باشترە کاکە، مانای ئەوە نییە بیشتینیەوە سەرەوە و یان خۆ بە گۆماوێکی دابڕۆی و پشکە ئاو پشکە قوڕ بە خەڵکی دابکەی. سەرەت و سامانت لە خەڵکەکەی زیاترە، مانای ئەوە نییە خەڵکی بەبێ ڕێزی و بەبێ حورمەتی تەماشەکەی. ئەو شتانە هەمووی دەبنەمایی ئەوەی کە خوای گەورە تەبارەک وتعالە ڕقی لێمان بێ و خوای پەروەردگار خۆشی نەوەین. تا حەڵقەیەکی دیکە بە خوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.